کێ دوای دەجالەکەوێ بۆشاییەک لە نێوان دوو دەوڵەتە کۆمەڵێ لە ئەقوام دوای دەجالەکەوە پێش هەموو شتێ هەرچی کافرە ئیمانی پێێنێ و دوایەکەوێ بۆ بە فەرمودەکەی کە بە زیماندارە توان بیخوێنەوە کە ئەمە کێ کافرە ئیگناوی ئیمانی نییە هەمووی دوایەکەوێ بەڵام شوێن کەوتە دیارەکانی لە ناو کافران و مشریکانەکەن 7,000 لە یەهودی ئەسفەهان ئەمە یەکەمینە 7,000 لە یەهودی ئەسفەهان بە ڕوونی بە ئاشکرایی بە دوایەکەون واوە معنای ئەوە نییە کە یەهودی عالم دوای ناکەوێ نەخێر یەهودی عالم هەمووی دوایەکەوێ بەڵام یەکەمین دەستەی یەهود پەیوەندی پێواکە 7,000 کەس لە ئەسفەهان عەلەیهیم الطەیالیسە یا تیجان یا طەیلەسان هەمووی هاتووە هەمووی جۆرەکە لە لەچکایەن بەسەریانەوە بەسەر شانیانایەتە خوارەوە بەشی پشتەوەی درێژ نییە بگاتە خوارەوە وەکو با بڵێن هەر ڕەفتەیەک و هەوریەک وایە و هینێکی خۆیانی تایە زەغرەفەیەکی خۆیانی تایە کە ئاگەڕێتەوە بۆ هەیکەلی سولەیمان بە حساب کۆشکەکەی ئەو زەغرەفانەی تیا بۆ ئەو بابەتانە بە پیرۆز یەزان و یان بەسەریانەوە طەیلەسانە دووەمین شوێن کەوتووەکانی کامانن چونکە خۆی لە خۆر هەڵاتەوە دێ شعبەکانی خۆر هەڵات دوایەکەون ئەوانەی کە چاویان بچووکە و دەمو چاویان پانە رسول الله صلى الله عليه وسلم فرمي يتبعه أقوام كأن وجوههم مجان المطرقة أفرمي قومانك دعاء كون دمو چاویان قلغانها آوا پانە و سەرەوەی قۆقزە دەمو چاویان ئاوایە یعنی دەمو چاوێکی پانە قۆقزیەکی تایەکەوە هیلوت و دەمیانە بە بچووکی بۆچی قەلغانی ژە و قۆقزیەی تایە بۆ ئەگەر شمشێری لێدرا بخزێ لەسەری نەچەقێ پێ هەڵ لە بەرۆتیاتی جا فەرمی دەمو چاویانیش ئاوا هەیە ئیتر لەوانەیە شعبەکانی ئاسیا پاشماوەی سینە گەر بێت و ئەم شەڕانە ڕووباکە بەڕێگاوەیە بە دوای بکەون احتیمالە تورکەکان کاڵین تورکەکان مەبەسمان تورکی ئەنەڤۆڵنیە تورکی بەڵقان و ئەو ناوە کە ئەوانی شکڵ و شێوەیان بەو شێوەیە و احتیمالە قەومەکانی هەندێک لە ئۆزباکستان و ئەوانە کە ئەوانیش دەموچاویان ئەو شکڵ و شێوەی تیا ئەمانەش دوای بکەون مشرکینیان دوایانەکەون وأكثر من يتبعه النساء لفرمودي كتري شاهاتوا فرمي زور بي أواني دوايا كون جنانا فرمودك أنها هاتوا بلا لأمتكم هندي قالن لأمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم زور بي أواني دوايا كون جنان جنك أقد دي قد بن جنان زور باساني بدجاجي لكان على خلطه خرابترين كسبة بچو سر قبر افرتێکی فاسیدە و زەجووکە جووکە و تارێکیان بۆ بە تۆی خۆشەویستترین کەس لای ژنان باشە خراپترین کەس بە حەچی فعل و فەسادیە بیکە تۆ زێڕیش بەرەرە و سیمایەکی دینی بەخۆ بەخشە و حرامێ بۆ ژنان حەڵالکە بڵێ برۆ لابن دروسە ئەبی بە خۆشەویستترین کەسیان بڵێ سەر ڕوودکەن دروسە ئەبی بە خۆشەویستترین کەسیان بڵێ تێکەڵاو بن لەگەڵ پیاوان ئەبیتە خۆشەویستترین کەسیان ئێ وەڵی دەجال دێ ئەمانەیان هەمووی بۆکە بۆیە زۆربەیان دوایەکەون هەنێکتر ئەڵێن نا ئەمە بەس ئەوەیە ژنان بەگشتی چ لە ئومەتی ڕەسوڵ الله چ لە غەیری ئومەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم زۆربەیان پشتیوان و سەرخەری دەجال و لەگەڵیان چونکە کوفار کە پیاوەکانیان دوای کەوتن ژنەکانیش تابعن بۆ پیاوەکانیان دوایەکەون ڕوون و ئاشکرا جا بۆیە بەڵێ پێ ئەچێ بەو احتیمالەش زۆربەی ژنانی ئومەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێی هەڵبخەڵەتێن و دوای بکەون ئەویش بەهۆی ئەوەی کە ناتوان شەهوەتەکانیان کۆنتڕۆڵکەن چونکە فرمودك ئاماژەی تایە بۆ ئەوەی کە ژنانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە فەرمێ يعمد الرجل إلى أهله وإلى حميمته فيوثقها ويربطها مخافة أن تخرج إليه فەرمێ پیاوە گەڕێتەوە ماڵەوە چونکە ئیمانی هەیە دوای دەجال ناکەوێ بۆچی گەڕاوەتەوە ژنەکەی کچەکەی دایکی خوشکی پوری ببەستێتەوە کۆت و زنجیری کانەوەک دوای دەجال بکە مادام خۆی دوای نەکەوتەوە خۆی موسڵمانە ترسی ئەمانی هەیە کە دوای بکەون و هەڵبخەڵەتێن پێی بە زمانە لووسەکەی و بە قسە باق و بریقەکانی و بە وعد و بەڵێنەکانی و بەو بژێوی و داهات و خۆش گوزارانی کە خاتە بەردەستیە ئێسش خۆت دیقەت بە بە ئافرەت ئەڵێی نەوبینم سەیری ئەو هەڵقەیەکەی تەلەڤیزیۆنەکەی لێک و ژێنیتەوە لە مۆبایلەکەی هەر سەیریەکە باشە
لە مۆبایلەکەی ئاوا دانیشی بە دیاریەوە نایڵی سەیریکە بەیانی چوویە دەرەوە لە مۆبایلی هاوڕێکەیە سەیریەکە هەر سەیریەکە تۆ بە حسابی خۆت خەتی لێ کوژێنیتەوە کەپڵەکەی دوو خەتی بۆ کڕیوە بە حسابی خۆ مۆبایلی لێسێنیتەوە کەپڵەکەی دوو مۆبایلی بۆ کڕیوە 4 سیم کارتیە کابرا نهاتە سەر تەلەڤیزیۆن ئافرەتەیە 4 سیم کارتمان پێگرتووە لە مەکتەب لە متەوەستە ناگیرێ ئاوا کۆتی ئەەکەی بەندیەکەی ناگیرێ ئەنجاوەرە کۆمەڵە ڕێکخراویشێ هەبێ بڵێ بابێنە دەرەوە هەموو شتێ بکەن کەس بۆی نییە هیچ سانسۆرێکیان بخاتە سەر با بێ بەڕەوشت بن با بەڕووتی بسوڕێنەوە وەکو خۆمانە کە ئیدعاەوە با فاشیل بن وەکو خۆمان کە دەتوانیمانە دایک بین نەتوانیمانە خوشک بین نەتوانیمانە پور بین نەتوانیمانە نەنک بین با ئەوانیش وەکو ئێمە فاشیل و بەرەڵا و حەڕەڵا هیچیان پێ نەکرێ ببنە ئالەتێک پیاوچێ ژیان لێ بینێ و کە پیریش کەوتن پیربوون ئەنجا ئەمان گەنج بکڕن بۆی حەزەکانی خۆیانیان پێدا بکێنەوە کە ئەوە ئیشەکەیانە و خەڵک هەمووی بە واضحەیەوەی دیوەی زانێ ئەوە حەقەتەکەیە بەڵێ مەترسی لەسەر ژنانە دەجالەکان بۆیان دانیشتون ئەیانەوێ بە هەموو شێوەیە لاڕێیان کەن و بیان هێنە دەرەوە جاری وایە لە ڕێی چیشەوە لە ڕێی دینەوە سوێن بەخوا من وەکو خۆمەوەنەی ئەترسم لە دین فرۆشەکان و بەناوی دینەوە ژن بەرن و لاڕێکەنەوە ناترسم لە ڕێکخراوەکانی ژنان و ماسۆنیەت و ئەو بابەتانە چونکە بەڕاستی خەتەری ئەوانە زیاترە لەسەر کچەکانمان لە خەتەری ڕێکخراوەکان چونکە ڕێکخراوەکان کاگە هەنێ ئافرەت هەیە ئەگەر دینیشی نەبێ بەهای ئەخلاق و بابەتانە قیمەتی هەیە لەلای زەلیلکردنی باوکو برا یعنی ئەزانە کە نابێ ئەمە بکە بەڵام کە تۆ لێو کرد بە دین ئەیکا بە حەڵاڵی ئەزانێ بە دروستی ئەزانێ بە عیبەی نازانێ بە حرامی نازانێ بە خراپی نازانێ چیکە لەوەی بەڕاستی مەترسی ئەوانە زیاترە